ئەوە داکو بابم خوا لەیان خۆش بی لەگە مردی بینەران و مردی بیسەران و جەنابی شت داکو بابم فەقیر بوون گەردەلغەشیە بۆ داکەم بە 70 دیناریدایە تایراغە کە بوو 100,000 ڕەحمەتی لێبی پیاوەشی بەوی خار ئاغێ هەولێریان بوو دیارە چووی لەکردی پارچە دەچی داینێ گوتی مادەم فەقیرن ئەوە دەتانێ بە ئەوە لە خۆتان ئەوجا هەندە جارە دەیگۆ لۆ ئەنتکەی تایراغا زار ڕەحمەتی لێبی دەستی دەدا خرکەی خۆی کرمانجەتی خرکە گاشە کوچکە کەستەک دەستی دەدای دەگۆ چەند دەڕاوە هەموو خۆتە ئەوجا لەخۆ بە خشت و بشتی خانیوکەچیان کردیە و ئاو نەبووە لەوێت تەمان ئەو بارەکە بوو پێیا دەگۆ ئاوباری شەقراوەی لە جێی نەقلیاتی حکومەتی ئەوسا بە 4 ساڵی گردەکی هەبوو ئەو گردەوە ئەو شتای سەڤیری بوو شەریکە کە بوو ئاشوور تێکیاندا تەختیان کرد ئەو جێی نەقلیات و جێی غاباتی کردیانە مەدینە دەلعاب تێدەگەی بەو مناسبەی مامۆستایانی نەشاد مەدرەسی ئەو عەبدوڵڵا دڵسۆزە بەبەر ڕەحمەتی خودای کەوی بەبیرم دێ ئەو گۆرانەی دەگۆ ئەوە بە عەرەبی عید الشەجەرە حکومەت داوی لێ نابوو عید الشەجەرە یعنی کورد دەیانگۆ نەورۆز دەیگۆ یاخوا بەخێرێ نەورۆز و بەهار گشتی پیرۆز بێ لە دێهاتووشە ئەوەم بەبیر دێ ئەوەندا ئەوجا حکومەتیش ئەو جێی نەقلیاتەی ئەو جێی تەخت بوو ئەو بارەکە داکەموا دەیانگۆ بە تەنەکەی دەچوین لەوێ ئەومان دینا لۆ تەیراوەی بەلوعاو نەبوو عالەم فەقیر بوو ئەدی ئەوجا کردیانە ئەو نەقلیاتە نەقلیاتی بەغدا و مووسڵ و یعنی نەقلیاتەکانی بازاڕی گچکە گچکە هەموو گۆستیانەوە جێ ئەو نەقلیات ئەوجا من لەوێ لە دایک بوومە ساڵی هەندێک دەرێن 49 هەندێک دەرێن 50 هەندێک دەرێن ئەو خیدەواری نەبوو عالەم ئەلمیمە بە پەنجاوێ لە ترسی عەسکەری ناویان نووسی بووم ئەوجا من لەوێ لە دایک بووم لەوێ گەورە بووما و ئێوەش کچێ فەقیری بوو ماربێرانی بوو دەردەسەری بوو ئەستور کۆکەیان دەکرد بە سێرێ پیا شکور بوو لە بە چێست و ئەسپێ عالەم خەوی لێ نەدەکات عالیمەکە بوو ناوی تاید بوو ئەو تایدەی دروست کرد چێست و ئەسپێ نما عالەم ئێوەران شیوی لێ دەندرا پیرخەنی بوو ساوار و شلە ساوار بوو نان و شفتی بوو نان و گندۆرە بوو تریای چێ پێی دەکڕا ئەوجا عالەم کەفت و مادی بوو کاسبی دەکرد خۆیان داویشتە بن جازمی حتا سبەیێ خۆیان هەر دەکڕان لەبە چێست وەسپێی ماری ئاوابێی بەبەر ڕەحمەتی خودای کەوی ڕاستە کابرایەکی ئەمریکی بوو ئەو تایتەی دروست کرد کە دل و بەرگ بشوورێ نما ئەسپەیەکە نما